ئێرە پارکی هەواری شارە گەورەترین پارکی گەشتیاریە لە سەرتاسەری عێراقدا. بەڕێوەبەرانی پارکەکە دەیانەوێت کە بیکەنە ناوەندێکی گەشتیاری و چەندین پرۆژەی گەشتیاری تیا بە ئەنجام بگەێنن بۆی کە گەشتیارێکی زۆر ڕاکێشن بۆ شاری سلێمانی و هاوکات بۆ ئەم پارکە. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای فەریدون عومەر بەڕێوەبەری پارکی هەواری شارە فەرموویتە ئێرە کاک فەریدون ئەو پرۆژانە چین بەنیازن بە ئەنجامی بگەێنن لە پارکەکەدا. بەخێر بێن سەرچاو. پارکی هەواری شار خۆی پارکێکی گەشتیاری خزمەتگوزاریە بۆ خزمەتی شار و بۆ ئەو گەشتیارانشی کێنە شاری سلەیمانی. ڕوبەرێکی فراوانی هەیە و ڕوبەرێکی تەواوی سەوزاییشی تقریبن سەوز کراوە کۆتای هاتووە ماوەتەوە چەند زۆنێک ماوە بۆ ئەوەی کەوا ئەو زۆنانە بۆ وەرهێنەکان ئەگەر بکرێ و بەرهێنانی تیا بکەن و بەعزێک مەشاریع و شتی تیا بکەن کە بۆ خزمەتکردنی گەشتیاریەکان و خەڵکەکە شوێنێکی ڕەفاهی و بمانەوە و تا ئیسراحەتێکی خۆشی تا بەرنەسەر لەو پرۆژانە پرۆژەی شاری یاری پرۆژەی مەلەوانگا و شوێنی سنتەری وەرزشی لەگەڵ قای زانستی و لەگەڵ ڕستۆرانت و ئەو لەگەڵ مدینە العاب ئەو ئەگەر بێت و بێن ئەو شوێنانە هەیە شوێن کەوا مستەسمێرەکان یاخود وەبەرهێنەکان بتوانن کاری خۆیانی تیا بکەن و شوێنێکی خۆش و شوێنێکی جوانی تا دروستکەن بە شەرتێ لەگەڵ تەسمیم و شوێنەکە بگونجێ جوانی شوێنەکە بگونجێ. باشە زەوی دابین کراوە بۆم بابەتانە زەویەکان هەیە بەڵێ و ئێستا لەجنەیەک پێکهێنراوە لە شارەوانی سەرۆکاتی شارەوانی ئەوان دراسی ئەو مەشروعانە یاخود ئەو پرۆژانە ئەکەن کە تەقدیمە کرێ ئەگەر بگونجێ و لەگەڵ ڕێکەوتن ئەو ساکە بمزایەدا بە قانونی مزایەدا توانرێ بێن و خۆیان بێن شیرکیا بکەن لەسەر لە قۆناغێکە ئەم بابەتە. ئەوە خۆی وەختی خۆی تەواو دانرابوو ئەلانی بۆ کرابوو بەڵام لەبەرەوەی یاساکان گۆڕانی بەسەرهات یاسایی وەبەرهێنان لەوە چووە بەرهێنەکان زۆر لەگەڵی نەبن بۆیە کەمتر هاتن بە پیر کارەکەەوە بەڵام ئیستا و خەریکە لە شارەوانی و بە تایبەتی سەرۆکایەتی شارەوانی هەوڵی ئەوەیان بتوانن شێوەیەک بێ مستەسمیرەکان ڕاکێشن بۆ ئەوی کاری تا بکەن و شتی جوانی تا دروستکەن. باخچەی ئاژەڵانیشی تا دروستەکرێ؟ خۆی بەخشەی ئاژەڵانێکی گەورە هەبوو بەڵام ئێمە ئەمانەوە تا حدێ بچووکرێتەوە لەبەرەوەی لە جیهانەوە بزانم باخچەی ئاژەڵان تۆزێک هین بووە ینی کەمتر لەبەرەوەی بەڕاستی وەکو ئاژەڵ دۆستەکان پێیان خۆش نییە ئاژەڵ بەو شێوەیە وەکو لە قەفەزا بکرێ و بەو شێوە کلاسی چێ کۆنا ئەگەر بکرێ بە شێوەیەکی بتوانرێ بە شێوەیەکی جوان وەکو بەعزێ وڵاتێکی پێشکەوت و ئەویژە بتوانرێ. باشە ئەمە پارچێکی بەفراوانە کە دیوی پشتەوەی بە هەڕوتەوەیە بە دۆڵەڕوتەوە ببوورە کە ئەمە ئاژەڵی چێوی ژێتە ئێرە و تا چەندی ئاژەڵی چێوی لەناو ئەم پارکەیە بوونی هەیە هەیە جار هەیە و ئەبیندێ بەڵام لەبەرەوەی بەشی دۆڵمان کە بەرە و سیتەک و خوڵەڕەش ئەڕوات ئەو شوێنە تۆزە کراوەیە بەڵ جار ئاژەڵی چێوی تابینە و ئاژەڵی چێوی لەناو بڵێن غابەتەکانیشە هەیە. بەس ژمارەیان کەمە لەبەری قەڵەباڵغی و خۆ دەزانی خەڵکو و سیارەت و ئەڕوە لەوارەیە کار بێ بۆ ئەوی کە کەمتر تیا بمێنەوە. سپاس بۆ فەریدون عومەر بەڕێوەبەری پارکی هەواری شار. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون لە ئێستادا پرۆژەیەک پێشکەشکراوە تایبەت بە دروستکردنی شاری یاری و ڕێستۆرانت و ناوەندی زانستی و باخچەی ئاژەڵان بۆی کە لەناو پارکی هەواری شارە دروست بکرێت و بکرێتە ناوەندێکی گەشتیاری بۆ ڕاکێشانی گەشتیارێکی زۆر بۆ شاری سلێمانی و هاوکات بۆ پارکی هەواری شار.